بەهەرحاڵ دوێنێ ئاگامان لێبوو کەچی گوزەرا باسیەکەین ئەم بەیانیە شێروان شێروانی، شڤان سەعید، ئەیار کەرەم، هەریوان عیسا، گۆهردار زێباری ئەم 5 کەسە لە دادگایەکی فاشستانەی خێڵەکی بنەماڵەی بازانیە 6 ساڵ حکم دراون لە خوت و خۆڕایی بەڕاستی. ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەو یاسایی کە پێیان ئەودی یاسای تیرۆر ئەم شەو بۆتان باسەکەم خۆشەویستە. واتەی یاسای ژمارە 7 ساڵی 2018 باشە ئەم یاسایە نوێ کرایەوە کە کۆن بوو بەڕاستی. لە بیریشمانیت کە کێن بوون ئەوانەی کە تازیان کردەوە یارمەتی بنەماڵەی بازانیاندا بۆ تەسبیتکردنی ئەم یاسایە. هەر ئەو یاسایی کە نەوشووە مسەفای یا بە دادگا بە ناوی ترۆرەوە بەڕاستی. چونکە دەمێکە بنەماڵەی بازانی لەگەڵ هاو ئاواز و هاو ئاخوڕەکانیە هەوڵی ئەواداکە بە هەر لەگەیەک بێت دەمی ببەستێت، دەمی خەڵک ببەستێ بەڕاستی. هەر لەبەرەوەیە ئەو یاسای ژمارە 7 ساڵی 2018 کە تازە کرایەوە ئەوە بنەماڵەی بازانی کردی و ئێسەیش ئەوانەی کە دەستیان هەبوو لەو کارەیە یەکەیەکە ڕسوایانەکەم و بەڕاستی ناوەکانیان هەبوو. باشە چونکە لە مادەی دوویە ئەڵێ پێویستە لە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. لە 2018ەوە کە یاساکە هی 2006 ئەوانە بوو لە 2018 تازە کرایەوە بە فیتی بزوتەوەی گۆڕان و بوو بە عملی و بوو بە یاسایی ئەتوانێ هەر دقیقەیەک تۆ لەسەر ئەوەی کە ڕەخنە لە مەسئول بازانی بگری بدا بە دادگا بە ناوی ترۆرەوە چونکە یاسایەکی سەپت کردووە بە خەزانجی مانەوەی بنەماڵەی بازانی خۆشەویستە. هەر ئێستا من کە ڕەخنە لە بنەماڵەی بازانی ئەگرم باش نییە کە من بنەماڵەی بازانین پێخائین و پێدزە ئەگەر لە هەولێرا بێ بمگرن یەکسەر بەو یاسای تیرۆرە ئەمە بەدادکە. باشە ئەڵێ ئەوەی کردووە تەشیری کردووە سوکاتی کردووە ئەوەیە یەکسەر ئەدابەوە. باشە کێژ ئەمەی کرد بەڕاستی ئەو کەسانەی کە یارمەتی دەرچوونی ئەم یاسایەیاندا یوسف محەممەدی گۆڕان، عەلی حەمە ساڵح، برزۆ مەجید و بەهار بن خۆشەویستە. کەچی ئێستا عەلی حەمە ساڵح باوەش بە مناڵەکانی ئەوانەکە فرمێسی تیمساحیان بۆ ڕێژێت، هەی منافق، هەی زۆڵ، باشە هەی ساختە. ئەو کاتەی کە بەندە و خەڵکی زۆر هاواریانە کرد ئەیان و یوسف محەممەد و عەلی حەمە ساڵح ئێوە بۆچی ئەمەتان کرد؟ بۆچی ئەم یاسایەتان ئاواریە کرد؟ باشە بۆچی دەنگداندا بە یاسای تیرۆر؟ ئەو کاتا 100 جار من ئاوا هاوارم کردووە وتم بابە ئەم یاسایە تێ بپەڕێ لە پەرلەمانە سبەینێ هەر کەسێ دژی بنەماڵەی بازانی ڕەخنەیە بگرێ ئەیا بەو یاسایە ئەیا بە دادگا ئەوە ئەمڕۆ هاتە دی بەڕاستی. باشە کەچی ئەمانە لەگەڵ گورجی بنەماڵەی بازانیە گۆشەکە ئەخۆن لەو لایشەوە لەگەڵ مەڕەکانە خەریکی شیوەن و شەپۆڕن. باشە حتا ئەمانەیە کێتیشیان ڕاکێشا دەنگی بەو یاسا بێشەرمانەیەدا بەڕاستی هەمومان بیرمانە ئەمڕۆ یەکێتی کۆبوونەوەی کردووە سەرکردایەتەکەی لە یەکێک لە خاڵەکانە ئەڵێ داوای پیاچوونەوەیەکە کە ئەم کەسانە دادگایکی ئاشکرا دادگایی بگەن بچنەوە بە کەیسەکانیانە بەڕاستی. هیوادارم هەر قسە نەبێ بە عەمەلی بیکەن، بە عەمەلی نەتەنها بە قسە و لەسەر بەیان نامە سەر کاغەز، بە عەمەلی. باشە ئێوە هەمووتان لەم حکوومەتەیە بەشدارن، لە تەسبیتکردنی ئەم یاسایە بەشدارن. باشە ئەوە ئێوەن کە حکمی ئەوانشتان داوە بەڕاستی بزوتەوەی گۆڕان لەم یاریە بەشی شێری بەرەکەوێت لە واقع. کەواتە بۆچی وەکو ڕێوی گەڕ فرمێسک هەڵەڕێژن باوەشەکە بە مناڵەکەیە عەلی حەمە ساڵح و نازانم ئەم یاساوە دەرگە تۆ خۆت یاساکە دەرکرد عەلی حەمە ساڵح یوسف محەممەدی ساختەکار تۆ خۆتان واشۆتان کرد خۆتان دەنگتاندا بەو یاسایە. ئەو کاتە ئێمە هاوارمان کوتمان ئەم کارە مەکەن ئێوە چون دەنگتان نا بەم یاسایە. یاسای ترۆر و یاسای سەرۆکایەتی ئێوە تەنگ دەنگتان پێدا. ئەی ئەو کاتە پێمان نەوتن ئاگادارمان نەکردنەوە نەمان و ئەم کارە مەکەن نەمان و ئەمە خیانەتە نەمان و سبێنێ کەس ناتوان ڕەخ لە بنەماڵەی بازانی بگرێ لە پەرلەمانە تەسبیتان نەکرێەوە فەرموو بە ئەمریکاڵێ بنەتەوە یەکگرتوەکان ئەڵێ یەکسەر ئەڵێ بە پێی یاسا پەرلەمان دەنگی لەسەر ئەم یاسای ترۆرە داوە و ئەمانە ترۆرەکەن ئەمەیەکەن ئەوەکەن و ئیشەکەی خۆیەکە کاکەژە ئێوە دەنگتان پێدا. ئەی ئێستا بۆچی یەگرین عەلی حەمە ساڵح
ئێستا بۆ ئەڵێ ئەم یاسایە وایە ئەی بۆ دەنگدا ها ئەی بۆچی واتان لە ئێمە کرد ئەی شەڕی ئێمە لەگەڵ ئێوە لەسەر چی بوو ها ئادەی یوسف محەممەدی ساختەچی لەسەر چی بوو شەڕی من لەگەڵ تۆیان زەحمەت نەبێ ها لەگەڵ چیا بوو لەسەر چی بوو لەسەر ئەم بێشەرەفیە نەبوو لەسەر ئەوە نەبوو کە ئێوە بوون بە بەردەباز بوون بە پێڵاوی پێی بنە ماڵی بارزانی بۆ ئەوەی ئەو کۆمەلگای ئێمە ئاوای لێبێ ها ئێوە دەنگتان پێدا ئێوە تەنانەت سەری گۆڕانتان تاشی و ئاەنەکەشتان دایە دەست هەموو کورد ئەو ڕاستیانە ئەزانێ ئێوە عەرابی نووسینی یاسای سەرۆکایەتی هەرێم و درێژکردنەوەی یاسای تیرۆر بوون هەتا ئەو کاتێک کە ئومێدتان بە پۆست هەبوو لە هەرێم و لە بەغاوەری بگرن باشمان ئێمە ئەمانەمان لەبیرە باشمان لەبیرە کە عەلی حەمەسارە چۆن بوو بە مەحامی مەسعود بارزانی بە هەموو توانایەوە دیفاعی لە چونە حکومەتەکەیە کرد لەگەڵ گۆڕان چونە حکومەتەکەی پارتیەوە بەڵام کە هیچیان بەرنەکەوت کە ڕسوا بوون لە ناو حیزبەکەیشیانە شوێنیان لێژ بوو اینجا کەوتە قسەکردن و فرمێسکی تیمساحی ئێستا بۆ شیروانی و هاوڕێکانی ئەڕێژن باشە عزیزان هەمووتان ئەبێ ئەو ڕاستیە بزانن ئەوانەی لە بادینان ئەمڕۆ حکم دراون بە یاسای تیرۆر بەو یاسای تیرۆرە حکم دراون کە عەلی حەمەساڵح و یوسف و بەهار و برزۆ مەجید و ئەوانە بۆ پارتیان درێژ کردەوە ئەوان کردیان ئەوان باشە بۆیە بە هەموو کورد بزانێ ئەمانە خۆیان بەشێکن لەو یاسایە کە ئەمڕۆ بنەماڵەی بارزانی ئازادی خوازانی بادینانی پێ حکم ئەدات خۆیان بەشێکن لەوە ئەی هاوار من سێرم لە خەڵکیە داوا لە هەموو خەڵکیەکەم لە هەر شوێنێکە ئەمانە ئەبینن کە قسەی زلیان کرد تێڵاتڕێنیان کەن ئێوە خۆتان گۆمەکەتان پیس کرد بیان کەن بە پەن تا جارێکی تر شەهامەتی ئەوەیان نەبێ ئاوا کڵاوکەن سەر خەڵک بۆ بنەماڵەی بارزانی پاشان ئێوە ئێستا بەشێکن لە حکوومەتەکەی پارتی شەریکن لە حکوومەتەکەی پارتیە باشە نایشوانن لە هیچ بەرپرسیارێ خۆتان بدزنەوە ئەوەی کە مەسئول ئەیکا ئێوەش بەرپرسن تایە بەڕاستی تەنانەت گۆڕان هەموو ئەمڕۆ شەهامەتی نەبووە بەیاننامێ دەرکا هەتا یەکێتی ئەی هاوار یەکێتی یە بەیاننامە دەرەکا ئەڵێ ئێمە ئەو یاسایە قبوڵ ناکەین و ئەبێ دادگای ئاشکرا بکرێن و چی ئەلم بابەتانە گۆڕان شەهامەتی ئەوەشی نەبووە باشە شەهامەتی ئەمەشی نەبووە بەڕاستی کەچی ئێستا بە فرمێسکی تیمساحیانە و درۆزنانە ئەیانەوە خەڵک چاواشە بکەن ئێوە شەرم بۆ ناکەن بەڕاستی شەرم بۆ ناکەن هەمومان بنەماڵەی بارزانی ئەناسین بنەماڵەی بارزانی هەمیشە یاسایەدا ئاڕێژن کە بە قازانجی مانەوەی بنەماڵەکەی خۆیان بێکاکەدا کەمانە ئایدزن ئەمانە سەرەتانن برای شیرینم دوو لە ڕووی ئێوە بابە بنەماڵەی بارزانی بنەماڵێکی بێشەرەفە بە کوتی و بە کرمانجی بێ ئابڕوو نەمانە کاکە ئەمانە کورتکوژن مێژوی ئەمانە هەر وایە بەڕاستی مێژوی مەسعود بارزانی و باوکی یعنی خیانەت یعنی تاڵانی و یعنی کوشت و بڕ بۆچی لە بەرامبەر ئەما خەڵک بێدەنگە ئەمە بۆ خۆی کارەسات بۆچی خەڵک بێدەنگە لە هەولێر لە بادنە لە هەموو شوێنەکان بەڕاستی من هیچ گومانێکم لەوە نییە هەزاران ئینسان هەن کە ئێستا پارتیشن لە ڕیزەکانی پارتیان بەڵام خەڵکانی شەریفن خەڵکانی بە ئینسافن خەڵکانی خاوەن ویژدانن چونکە خۆیان باوکن خۆیان دایکن خۆیان مناڵیان هەیە کاتێک ئەو مناڵانە فرمێسک ئەڕێژن لە هەولێرە ئەوانی جێکیان داخەکرێ بەڵام نایان قسە بکەن نایان بنووسن بەڕاستی بنەماڵەی بارزانی تاوان بەرەسەرێکیەکەن لە مێژووی ئێمەیە بەڕاستی مەسعود و مەسرورە خۆشەویستان بڕۆ سێری حکوومەتەکەی پارتی بکە خۆی مەسعود بارزانی سەرۆکی دەستگای پاراستنە سەری ئەم حکوومەتە کە حکوومەتێکی دیکتاتۆر و سەرکوتەرزان کە چی دروست بووە کاکە باشە تەواوی جومگەکان بەدەست پاراستنەوەیە عزیزانی من وەزیری شارەوانی پاراستنە وەزیری تەندروستی پاراستنە باشە داواکاری گشتی پاراستنە دادوەرەکەیان کابرای زێباری پاراستنە زرار هەرچی عەلەم زێباری بورە زرار هەرچیە باشە یعنی سەرلەبەری ئەمانە پۆسیان هەیە هەمووی سیخوڕن هەمووی پاراستنن ئەی هاوار تۆ داد بۆ چیە بێ بەڕاستی یەک حکوومەتی ئەمنیان دروست کردووە ئەوەی بژوڵێتەوە کە لە بچەیەکەن و یاسایەکەن دەرە بە یاسای تیرۆر ئەچن ئەیان بە دادگا پێش ساڵێن بە تەنیا بۆ خۆ زیندە دامنیشە خوای زانێ بەریانێنە بریشان نیان دواییش کەس نازانێ
باشە هەموو ئەمانە ئاوان لە شوێ دنیا هەیە تۆ وەزیری تەندروستیەکەت جاسوس بێت جاسوس زە بە دەستگای پاراستن بێت وەزیری شارەوانیەکەت پاراستن بێت دادوەرەکەت پاراستن بێت دادوەری گشتی لە هەولێرە پاراستن و ئیش بۆ دەستگای پاراستن کا خۆشەویستە باشە هەموویان زرار هەرچی بەدناوترین دادوەرە بەڕاستی ئەم زرار هەرچیە بەڕاستی بەدناوترین دادوەرە نامەردە بەمانای کەلیمە چونکە بەس داد بەڕێوە نابات سیخۆڕی پاراستنە مەسول بازنانی تەلەفۆنی بۆ کات چی بڵێ ئەچی ئەوە جێبەجێکە و تەواوی بەسەری چۆن نییە باشە داواکاری گشتیە ئەی هاوار ئاخر داواکاری گشتی ئەبێت تەواو سەربەخۆ بێ ئەبێ بە پێی دەستور و یاسا و هەموو شت ئەمانە بجوڵێتەوە بەڵام پێڵاوخۆری بنەماڵی بازانیە داواکاری گشتیش دادی چی دادگای چی بابە ئێستا داواکاری گشتی و ئەو دادوەرە کە باسم کردووە ڕۆڵی دادوەرەکەی حیزبی بەحسە بینن باشە ئەوەی بەندەری چیان پێوت ئەوەی لە بەخا هەر لە خۆی تۆ سێدارە تۆ 10 ساڵ تۆ 15 ساڵ بەبێ هیچ شتێک بەڕاستی تەواو بەر لەوەی ئەمڕۆ ئەم دادوەرە خۆفرۆش و جاسوسانە قسە بکەن مەسول بازانی خۆی دوو هەفتە بەر لێسە بە هەمومانی وتی ئەوانە خۆی بڕیاریا بوومە خۆی مەسول بازانی خۆی دادگایە خۆی محققە خۆی دادوەرە خۆی بڕیاردەرە خۆی هەموو شتێکە کاکە ئەم دادوەرانە بەس واشۆیەکەن و ئەساس ئەمە یاسایە هەمومان جێمان لێبوو کە مەسول بازانی خۆی وتی ئەمان تۆریستن و ئەمانە جاسوسن و ئەمانە ئەوەن و ئەم بابەتانە عزیزان بە وجدانتان لە ئاسی هەموو دنیایە باشە لە ئاسی هەموو دنیایە جاسوس 6 ساڵ حکومە درێ ها یا هەتایە یا 20 ساڵ لە هەموو دنیا دێ لە بەریتانیا عەڵێ لە هۆڵەندا عەڵێ لە هەر هەموو دنیایە ئەگەر کەسێ بەڕاستی جاسوس بێ 6 ساڵ حکومە درێ ها هەر بۆ بزانە کە بنەماڵی بەزانین چەند درۆزن و ساختە چییە کەسێک کە ترۆرکە نیازی تەقینەوەی هەبێ 6 ساڵ حکومە درێ یا 20 ساڵ یا 25 ساڵ یا موعەبەد بەڕاستی ها ئەڵێ وەڵا ئەمانە جاسوس بوون ئەمانە ترۆریست بوون ویسویانە ئەوە تەمام 6 ساڵ حکم کەواتە لەمەشە هەر درۆکن بەڕاستی لەمەشە ئێوە هەر ساختە چین هەر ئەوەی کە 6 ساڵ حکومدانا یعنی ئێوە بۆ خۆتان درۆزن بەڕاستی مەسعود بازانی لە ئاسی ناوچەکە و لە کوردستانە ڕسوا بووە ڕسوا تڕۆ بووە مەسعود بازانی مەسووری کوڕی تڕۆ ڕسوا بووە بەڕاستی بۆیە کە ئەم بێشەرەفیە دەستیان ناوەتێ بەرامبەر بە خەڵکی بادنان و خەڵکی هەولێر بەڵام ئەبێ مەسعود و مەسوول باش ئەو ڕاستیە بزانن حتا خەڵک کوژن حتا خەڵک زیندانی کەن حتا زوڵم کەن حتا ناحەقی بکەن گۆڕی خۆیان قوڵتر هەڵەکەن با باش ئەو ڕاستیە بزانن هیچ دیکتاتۆرێ لە ئاسی دنیاە نەیتوانیوە مۆفەق بمێنێتەوە بە دیکتاتۆری و بە کوشت و بڕ و بە زیندان و بە زوڵم و بە ناحەقی بەڕاستی نەیتوانیوە ئێوەش بچێتان هەروە ئەبێ شاسیسکۆ پێکەنینی قەدەخە کردبوو لە بازاڕەکانە پێکەنین لە دوای بینیمان چۆن خۆیش نەکەی بوون بە قەشمەر بەستنیانە بە دیوارێکە و خەڵک ڕەمیان کردن بەڕاستی ئێوە بەتەمان بەم حاڵەوە کۆمەڵ درێژە بەدەسەڵاتی خۆتان بدەن بەم حاڵە دیکتاتۆریانەوە بەڕاستی بەم درۆ دەلەسانەوە بەم قسە قۆڕ و یاسا و ئالەم بابەتانەوە بەڕاستی ئەتانێ ئێوە بکەن شەرم کەن بەڕاستی بنەماڵی بازانی ئێوە بەخوا بنەماڵی بازانی قۆنەرەکانی سەدام حوسێن لە جەد و بابی ئەبداتان پیاوتر بوو باشە بە ناموسم بە شەرەف و ویژدانم دەوڵەتی تورک بە هەموو فاشەوە لە ئێوە شەریفترە باشە ئێوە هەچی سنووری بێڕەوشتی هەیە تێتان پەڕاندووە بەڕاستی هەچی سنووری بێڕەوشتی هەیە ئەوە تێتان پەڕاندووە ئێوە ڕسوایینە دوێنێ هەساون دوێنێ شەو مەجموعەیە دەمەقاچەنە ناو بە هەولێر هەمی دەمەقاچانە کاکە خۆ هینەکەی من بڵاوم کردەوە ڕێگەڵی ئەڵێ سەری ساڵی ئەمی سەردامە خۆشەویستە مەجموعەیە دەمەقاچەنە ناو بە هەولێرەوە پارتی خۆی ناوێتی کردوی بەگاڵە بێنەوە بەرەو وەرە ئەمەوە بکەن قسە قۆڕە بۆ چیەکەی کاک ئەزانی یاریەکانی ئێوە چۆنە کاک باش سیارەیشان دۆزیوێتەوە ئەویش ئەمریکیەکان دۆزیوێنێتەوە کە گویا لێەوە تەقە کراوە باشە 5 کیلۆمەتر نزیک بێتەوە لە هەولێر ئەلەساس لێرا تەقەیان کردووە بەڵام ئێوە لەگوێی گا خەوتون باشە هەمیشە بنەماڵەی بازانی لە وتارێکە باسم کرد هەمیشە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن بنەماڵەی بازانی جەبان و بێشەهامەتی وەکو خوان ئەو بنەماڵەی بازانی لە دنیای نییە بۆ سەری ناو هەولێر کە خۆشەویستە ئەڵێ ساواکی سەردەمی شایە بڕۆ سەری پاراستنەکەی مەسوول بازانی کە بزانێت چییە کات مناڵی کردو بە جاسوس بەسەر دایک و باوک و بەسەر دراوسێ بەسەر کەسوکار ئەم بابەتانەیە باشە سەدان تەکسی کڕیوە کۆمەڵە جاسوسیتە ناو بۆ جاسوسیکردن بە خەڵکی هەولێرە باش نییە تۆ ناوێری سوار تەکسیەبی قسەیە بکەیت
نەوەکو بدەن بەگرت باشە یەک کەسێ ناڕزایەتی بێ یەکسەر کە لە بچێک ئێمە بۆ زیندان باش نییە ئاوا لە هەولێر لە بەدانە ئاواکەن بەڵام لەم لایشەوە ئەڵێ وەڵا گروپێک هاتوون تەقینەوە ئەمانە ئەم تەمەقاچانە ناوە بە هەولێرەوە و ڕایان کردو ئالەم بابەتانە ئەی ئاسایشەکە لەکوێیە زێر ڕەڤانی ئەی هەر بۆ خەڵک ئاسای مەسئولی جەبانی بێشەهامەت هەی بێخیرێت مەسئول بازانی ئەی بۆ خەڵکی ئاسایی قوربەسەری هەولێر ئازای بیانگیت و بیان پێچیتەوە ئەی لەکوێی زەحمەت نەبێ هێزەکەیتەوە ها بۆ بەسەردەمی شنگاڵەوە کە 200 داعش هات هەمووتان ڕاتان چنگ لە شەشان بۆ هەولێر ها ڕسوایینە لەبینمان چۆتەوە 5 کیلۆمەتر فیشەکی کلاشکۆف تەقێنە 5 کیلۆمەتر خەڵی ژێرەیەتی باشە بەڵام بۆ خەڵکی هەولێری قوربەسەر ئازان بۆ شێوانی فەقیر ئازان بۆ خەڵکی بادینان ئازان بەڵام لە بەرامبەر دەرەوە ڕسوا بێقیمەت سوکرا و هەموو شتێکن بەڕاستی ئەوە نەخیرەتان نییە لە حەقیقەتە باشە وەڵی ئێستا ئەو مەسئول بازارە لە شوێنێکە کەوتە کەمینێکەوە دەرپێکەی پڕەکات ئەوەندە جەبان و بێغیرەتە باش ئەوەندە جەبان و بێغیرەتە بەڵام بۆ کوڕی کورد ئازایە بۆ من یاسایە و ترۆرە کورد تۆ کەی پیایی مەسئول بازانی کاکە باوکم بە ناموسم منۆک و ئارام ئەحمەد 100 کەڕە بمگری 100 کەڕە بمکوژی نەخۆ بە پیاوەزانم نە باوکی بە پیاوەزانم نە مەلا مەستەفا بە پیاوەزانم بە ناموسم لە هەموو بنەماڵی بازانیە یەک زەڕە پیاویتیان نییە بەقی ئەمە شەرەف و کەرامەتی هەبێت باشە بە ناموسم عەلی کیمیایی لە ئێوە شەریفترە بە شەرەفم لە ئێوە بێقیمەتر لە تاریخە خوددا دروستی نەکردووە باش ڕاستی بزان باشە ئێوە هەر خەڵکگرن ئێمە هەر ڕسواتانەکەین هەر ئەتاکەی بە تاکە قۆنەرە مەسئول بازانی داوەشی ئارام ئەحمەد ئەو قسانەوە پێڵێ ئاوا سووک و سەیدەکە لە بەچای خەڵکە داوەشی لە تەمەنی باپیرەمای بەڵام نرخی تاکە پێڵاویەکە نییە مەسئول بازانی بێغیرەتی بێشەهامەت مادەم ئەو کوڕانە ئاوا لێ کرد کەسیش نەڵێ ڕێز لەم جن و جانەوە ڕێز لە یەک کەس ناگرم بەڕاستی ڕێز لە دیکتاتۆر ناگرم ڕێز لە دز و درۆزن ناگرم ڕێز لە ترۆریست و پیاوکوژ ناگرم نایگرم بە هیچ جۆرێ بەڕاستی نایگرم ناکرێ من دا قەڵەمێکم پێەیە قسەیەکەم کەشی تۆ ترۆریستی ئەدەم بە دادگا کورە دادگاکە بۆ شێ قۆنەرەکانم وەڵی بنەماڵی بازانی هەزاران یەک و ئارام ئەحمەد بکوژیت هەزاران و شیروان شێوانی بکوژیت بە ناموسم هەزاران کوردی کە بڵێ زیندان و بیان کوژی تۆ هەر پیاونیت بەخوا تۆ هەرێ بێ بڕۆیت بەخوا هەزار ئارام ئەحمەد کوژی هەزاری کە پێیا بێ هەزار شێوان شێوانی بکرێت زیندانەوە هەزاری کە پێیا بێ ڕۆژ بە ڕۆژ ئێوە گۆڕی خۆتان هەڵەکەن خەڵکی بادینان ڕقیان لێتانە خەڵکی هەولێر ڕقیان لێتانە زۆربەی زۆری پارتە شەریفەکان ڕقیان لێتانە لە مەسعود و لە مەسئول بە تایبەتی بەڕاستی ڕقیان لێتانە لێەوە باشە چونکە ئابڕووتان نەهێشتەوە بۆ هیچ کەسێ بەڕاستی چونکە ئێوە لوتکەی بێشەرەفی و بێ ئابڕووین مەسعود و مەسئول باشە هاتمەوە بۆ قزامی بەدادگا قۆڕەکە بڵێ ئارام ئەحمەد ویستوێتی بکوژ و ببڕۆ بسووتێنێ ئاوا بڵێ چونکە واسان هەموو کەس وەکو ئێوە پیاوکوژە وەکو ئێوە ترۆریستە وەکو ئێوە خەڵکی تەقینەوە و بێنەوە بەرەو ئەلەم بابەتانەیە ئەوەتان بیر نەچێ لە هەر شوێنەکە عەلی حەمە ساڵح و ویسم محەممەدی ساختەچی و برز و مەجید و بەهار قسەیان کرد بکێشن بەدەمیانە چونکە ئەوان یاساکەیان ئاوالێک بۆ بنەماڵەی بازانی ئەو ساختەچیانە ئەوان وایان کرد بەڕاستی ئەوان دەنگیان پێدا و بۆیان ئەوە کردنەوە باشە بۆ کوڕی کورد ئاسان بەڵام لە بەرامبەر داچیکەرە ئەوە مەسعود بازانیان بینیوە لە ئەنقەرە تەلەڤیزیۆن مقابلەیەکە کامێرەکەش سەر دەسی ئەوە دەسی ئەلەزیە دوو شەقشەقەیە دەسی ئەوە ئەلەزی مەسعود بازانی ئەی بۆ لە هەولێر ئازای مەسعود بازانی قارەمان ها ئەی بۆ لەوێ قارەمانی لەوێ پیاوی ها بەڵام لە دەرەوە نە خۆزگا بە خۆزگای خوا بەیانی 500 شعبی ها بۆ هەولێر و یا بۆ ئەگەر مەسعود بازانی دەرپێکەی پیش نەکرد من پیاو نەبم ئەگەر ڕای نەکرد بۆ ئەنقەرە و ئەستەمبول پیاو نەبم ئەو مەسعود بازانیە بەس 500 داعش بێت هین 8 شعبی بێت بزانم ئەوە پیاوە بەرامبەریان ڕابوەسێ بەڵام شێوانی ئازایە ئەمە چی یاسایەکە ئەمە چی یاسایەکە مەسعود بازانی تۆ داڕشۆ ئەدەوێت بەمە بگەی بە چی یعنی پێت وایە ئەگەر ئارام ئەحمەد بکوژی و شێوانی و کێوکێ بکوژن و بیخەنە دادگا و سزایەتە تەواو ئیتر بەر بۆ ئێوە چۆڵە بێ کوێ نەکبەت ڕۆژ بە ڕۆژ خەڵک ڕقی لێ هەڵەگرێ ڕۆژ بە ڕۆژ خەڵک ڕسواتەکا بەڕاستی ڕۆژ بە خەڵک تڕۆ دەکا مەسعود بازانی نامرد ڕۆژ بە ڕۆژ ئێوە هەر ئەو پیاوە بوون کە بینیمان لە ناوچەی شەنگەڵا چیتان کرد ئەومان لە بیرمانە بەڕاستی ئەوە ماهێت و کرۆژی ئێوە هەساون کۆمەڵە گەنجی قۆڕبەسەر لە بادینانە گرتویانە کاڵا ئەمە بە یاسای ترۆر و ئەلەم بابەتانە
گۆڕانە ساختەچیەکان و علی حەمە ساڵح و یوسف وەڵڵی ئەو یوسفە حەقە هەزار شەقی تێڵ بدرێ بەڕاستی ئەو علی حەمە ساڵحیش چونکە ئەو نەساختەچی و ئەوەندە بێ ئابڕوو بوون ئەویان کرد بۆ بنەماڵەی بازرگانی ئەو کاتە زۆرم هاوار کرد وتم ئەوە مەکەن ئێستا ئەوە ئاکات تەواو تۆ بچۆ پێی بڵێ بە بنەماڵەی بازرگانی ئەمریکا چێ پێی بڵێ ئەڵێ کاکە خۆ بەدەست من نییە ئەوە یاسای ترۆرە لە پەرلەمانە دەنگی پێدراوە لە 2010 تەواو ئالەم بابەتانە پێڵێت من جوابی جوێنی کۆیلەکانی پارتی نایە ناو پارتی شار ئاگام لێ ئەم شەو ئەمڕۆ چەندی کە تەلەفۆنی بۆ کردو خەڵکی پارتی بەقی هەموو دنیا پێیان ناخۆشە هەموو کورد ئەزانێت کە ئەوە زوڵمە هەمووی ئەزانێت کە ئەوە ناحەقی دەرەک بۆ کوڕانەکرەوە بەڕاستی هەموو کەسی ئەوە زانێ باشە من قسە بە ئێوە ناڵم بەس قسە بە بنەماڵەی بازرگانیانم حتا ڕزم بۆ بازرگانیەکان شێ بەس بنەماڵەی بازرگانی چونکە ئەزانم هەزاران هەزار پارتی هەیە حسابی تەڕەتورێ ناکە بۆ بنەماڵەی بازرگانی بەڵام نایێش قسەکە ڕاستەکانش ئەزانێ حەقەتەکان ئەزانێ بەڵام نایێ قسە بکات چونکە ئەویان لێکە ئەیانگرێ ئەیان کوژی هەر لە خۆیەوە بە یاسای ترۆر ئەوواکە کاکە تۆ بڵێ من جوێنی پێم کاکە من جوێن بە تۆ ئێمە مەسعودی تۆ بە یاسای جوێن دادگایم کە ترۆری چی کاکە ترۆری چی ساختە چی ها خۆ دەموچاوە هەر لە ئێسا خواوا ڕووی ڕەش کردووی مەسعود بازرگانی خواوا ڕسوای کردووی خۆ ئەو بیم دەموچاوە چۆن لە ماڵە ئەوە بێت خوا ڕسوای کردووی وەڵڵاهی بنەماڵەی بازرگانی خوا بێقیمەتی کردوون بە قورئان خوا ڕسوای کردوون وەڵڵاهی خوا دز و درۆزنی کردوون چیتان لێکە لەوە زیاتر کاکە چیتان لێکە باشە ڕۆژانە لەو کۆمەلگای ئێمەیە 5 ملیۆن کەس خەڵک ئەژی 20 ملیۆن جوێن بە ئێوە درێت حیاتان نەماوە ئێوە حرمەتان نەماوە بەتەمای چین نە شەرمتان ماوە نە حیاتان ماوە نە هیچ وا نەزانن بەگرتنی پێشەش کەس و 10 کەس و 50 کەس ئێوە ئەتوانن ئەوە بن بەڵام خەڵکیش لە کوردستانە پێویستە بەڕاستیتە هەڵوێستان هەبێت کاکە پێویستە هەڵوێستان هەبێت خەڵکی کوردستان لە هەموو شوێنێکەوە هەتا ئەو عەشەتانەی کە لە بادینانن بەسە کاکە هەدرگا بە هەمووتانەگرێ بنەماڵەی بازرگانی با باش بیزانن ئەگەر ئەمڕۆ ئەم 5 کەسەیە بەیانی 5 ترە دوو بەیانی 10 کەسی ترە هەفتەیەکی تر 50 کەسی ترە یەخە بە هەمووتانەگرێ ناتوان خۆتان بپارێزن ناتوان بەڕاستی بەداخەوە کۆمەلگای ئێمە ئێستا وای لێ هاتووە ئاگرە سوورە لە خۆم دوورە یەک لەسەر مۆزوعەکە قسە ناکە بەڕاستی نیوەی هەولێر بسووتێ نیوەکەی تر لە هەولێرە سەیریانەکە بزانم ئەوە چییە کاکەوە نیوەکەی ئەوسووتا تۆش ئەسووتەی یەک قسە ناکە بەڕاستی لە بادینانە هەروە لە سلێمانیە هەروە بەڕاستی یەک کەس ئێستا مۆزوعانە قسە ناکە کاک مەسعود خواردی حەمایل خواردی باشە تەواو وەکو خۆتان قسەتان لەگەڵ ناکەم بە ئێوە ناڵێم بە ئەقمەتە ئێوە نێ بەڕاستی چونکە من ئاوام یعنی کە ها بە عەقڵما قسەی خۆمەکەم حەقم نییە بەسەرتانەوە لە حەقیقەتە حەقم نییە کەسیشدا نەنیشی قسەی قۆڵ بۆ ئارام محمەد کە ئەگەرام ڕێز بگرە ڕێزی دیکتاتۆر ناگرم ڕێزی فاشز ناگرم ڕێزی پیاوکوژ ناگرم ڕێزی دز ناگرم تەواو بە کوتی بنەماڵەی بەدەمەکەی خائینە بۆ باشە لە پێیکەن ئەبێ لە پێیکەن ڕاستی بنەماڵەی بازرگانی تەواو کێ پێی ناخۆشە کەیفی خۆیەتی مەسعود و مەسعود و بنەماڵەی بازرگانی ئەپێ لە پێ بکرێن بەڕاستی نرخی پێڵاوێکیشیانی بۆ خۆیان نێشتووە خەتای خۆیانە خۆیان سوک کردووە خۆیان ڕسوا کردووە من چی بکەم کاکە ئەی بۆ قسە بە کابراایەکی تر ناڵێم بۆ قسە بە کەسێکی تر ناڵێم لەبەر ئەمان خەتای خۆیانە کاکە کابرا خۆی سووکەکە تۆش مەجبوری ئاواکە کابرا دیکتاتۆرە مەجبوری ئاوا بەرامبەر ڕابۆسی کابرا مناڵی کورد ئەزیەدەیە ئەبێ ئەوە بکەیت ئەمڕۆ ئەو مناڵانم بینیوە کە گریاون بە شەرەف و وجدانم عەزیزان ئاگرم تێبر بوو لە داخی ئەو مناڵانە ها کە ئابۆشکە لە ئەگریان ئەی مەسعود بازرگانی نەفرەتی لێ بێ نەفرەت لە خۆت بێ لە باوکی بێ لە باپیری بێ لە کوڕی بێ لە مناڵەکانی بێ کورە مەسعود بازرگانی هەزار تف لە تاریخی لە دەموچاو و لە مێژوت لە هەر هەموو شتێکی مادەم ئەمڕۆ ئەو مناڵانە لە هەولێرە ئاوا ئەگریان لەبەر ئەو هەموو کامێرەیە یاخوا داوەشی مەسعود بازرگانی خوا ڕسواکە مەسعود بازرگانی کە ڕسواش بووی لە حقیقەتە باشە مەسعود بازرگانی لە ژیانمە تاقەتی هەڵپەرچێم نەبووە ئەگەر خوا کردی تۆ پێش من بردی تۆ پێش من مردی باشە لە ژیانما بە فرمێسکی خەڵک پێ نەکەنیوە لە ژیانما بەڵام مەسعود بازرگانی شەرتە بە شەرتی ئەو خوایە تۆ بمریت و من زیندوو بم ئەگەر هەڵ نەپەڕیم و ئەگەر ڤیدۆم نەکرد و ئەوا بڵاوم نەکردەوە پیاو نەبم بەس تۆپیت مەسعود بازرگانی هەی دیکتاتۆر هەی فاشی هەی کوڕی زۆڵ باشە مەسعود بازرگانی هەی نەوەی هیتلەر هەی نەوەی سەدام حوسێن و حیزبی بەعس باشە هەی لە هەرچی ناشینی هەیە ناشینی تر باشە خۆ حیان بۆتان نێشێتەوە بنەماڵەی بازرگانی بە ذاتی خوا بنەماڵێ 100 کەڕە من بگرن 100 کەڕە بمکوژن تۆڵەی خۆتان ناکەنەوە تازە
باباش بزاني ئەوەندەی کە من ئێوەم ڕسوات ڕۆ کردووە بەڕاستی هەر ئەم قسانەی کە ئەم شەو بە ئێوە یەڵێم کە بۆ تاریخ ئەمێنێتەوە کە هەموو کورد ABC باشە ئەتوانم بڵێم گەورەترین تۆڵەیە هی ئەو 6 کەسێک کە ئەمڕۆ ئەو 5 کەسێک کە ئەمڕۆ گرتوتانەوە حکومتان دام 6 ساڵ باشە گەورەترین تۆڵەیە چیشێکم بڕۆن بیکە بیشم کوشن 100 کەرم کوشن تۆڵەی خۆتان ناکەنەوە ڕسوایینە باشە مەسعود بارزانی باش مەسعود بارزانی تۆ باش لە منی بیست من قەت تۆ بە پیاو نەزانی مەسعود بارزانی قەت بە پیاویشی نازانم بەڕاستی هیچیش نیت کارێکی سووک و بێکەرامەت و بێشەخصەتی بەڕاستی تەنها لە ماڵی خۆتای پیاو و قارەمانی لە ماڵی خۆتا بڕاستی هاتی بۆ هۆڵەندا ئەوەندە جەبان بە تەکسیی بۆ لای کابراایەک بینی نیو ساعت بەجوو کودس ئەو نە پیاونی لە جادەیە کابگەڕێ خەڵکەتان ئەدا بە شەق بەڕاستی خەڵک میزی پیاکە مەسعود بارزانی جا لە هەولێری هەتا هەل لێش نامێنی باش بزانی ڕۆژێ دادێ خەڵک ئەداتە بە شەق جا مەسعودەکە ملت و ئاوەڕاتە کێشەی من جوانە جاتەکەنا مەسعود بارزانی بۆ چێشی دەستی خەڵک بەڕاستی بۆ کوێچی بۆیە پێویستە خەڵکی کوردستان بێنە دەنگ وەڵڵا خەڵکی کوردستان بە ویژدان خەڵکی هەولێر و بادینان ئەمڕۆ قسە نەکەن هەمووتان واتان لێت ئەمە من ئەوە مێژوو ئەگەر منیش مردم بزانە حقەتەکە وا بێ یاوان نابێت ئێوەش هەرواتان لێت ئێوەش کوڕتان ئەگیرێ کشتان ئەگیرێ ژنتان ئەگیرێ خۆتان ئەگیرێ بنەماڵەی بازانی بنەماڵەیەکی بێحورمەتن بێحورمەتن بنەماڵەی بازانی بنەماڵەی بازانی بێحەیان بنەماڵەی بازانی دروست کراون بۆ شەرەفی کورد برن بنەماڵەی بازانی بۆ دروست کراون کە ئابڕووی ژنی کورد برن بنەماڵەی بازانی بنەماڵەیەکن داگیرکە دروستی کردوون ئەمانە کورد نین ئەمانە زۆڵن ئەمانە بێژین ئەمانە پیاوی تورک و پیاوی داگیرکەرانن باش بیزانن بنەماڵەی بازانی حکومڕانیان نەوتووە کاکە گیان ئەمانە ئەم بنەماڵەیەکە کە لە 100 ساڵی ڕابردووە دروست کراون بەس بۆ خیانەت بەڕاستی باوکی مەناسەفەش هەروە بوو حتا ئەو مەناسەفەیان مرد هەروە بوو بەڕاستی مەسعود تا ئەمری هەر ئەوە پیشێتی مەسعود تا ئەمری هەروە پیشێتی لە حقیقەتە ئەمە ماهێتی بنەماڵی بازانیە بنەماڵەیەکن کە جگەر لە خیانەت بە کورد یەکشیتر نیە لە هەموو تەمەنی خۆیانە پازارێکیان نەکوشتووە جەندەرمەیەکیان نەکوشتووە جوندێکی عێراقیان نەکوشتووە بەس کورد دەکوژن و کورد دەکوژن ئەمانە ڕەگی گولین ڕەگی خیانەتن بەڕاستی باشە مەسعود بازانی قسەکە لە ئارام محەممەد بیسە ئەمە مێژووە خوا ئەزانێ ئەو شیروانیە کە گیراون ئەو چوار پێژەیە کە گیراون پێڵاوی هەر کامێکیان بگری لە تۆ لە باوک لە باپیر و شەریفترە باشە بیانگرە حکمیان بدە ئیعدامیان کە هەرچی ئەەکەی بیکە بەڕاستی خەڵک منەتی پێ نیە ئازادی خوێنی ئەوێ ئازادی باجی ئەوێ ئێوە هەر بکوژن هەر بگرن هەر زیندانیکەن هەر ئیعدامکەن هەر دروسە بێتەوە هەر دروسە بێ بەڕاستی لە ساڵی 1992ەوە هاتن چێتان کرد ڕۆف ئاکرێتان تیرۆر کرد لە بیرمانە بەڕاستی نەزیر عومەرتان تیرۆر کرد فرانسیستان تیرۆر کرد نازانم دەیان کەسان لە بادنان تیرۆر کرد باشە ئەوە تا شیروانیەکان و شڤان سەعیدەکان و ئەیار کەرەمەکان و هەریوانەکان و گۆهدارەکان پیابوونەتەوە سەر لە نوێ ئەمانە هەمویان کوژن سەدانی کە پەیدا بێتەوە سەدانی کە بکوژن هەزارانی کە پیا بێتەوە بەڕاستی بە کوشتن ئێوە ناتوانن چارەسەری هیچ شتێ بکەن لە واقع بە کوشتن ناتوانن وەڵام نەدەنەوە بە کوشتن و بە بڕین و بەمانە ئێوە چارەسەتان بۆ ناکرێت با باشە ڕاستی بزانن بیخەنە مێشی خۆتانەوە بەوە ناکرێت بین لەوە 100 کەڕە ئارام محەممەد بگری بیخێتە زیندانەوە بە 10 ساڵ حکمی بێ 10 ساڵ حکمی بێ بیکوژی ترۆریکەی هیچی بۆ ناکرێ بەڕاستی تو هەر ڕسوا بیت چونکە هەزاران ئارام محەممەد لە کۆمەلگای ئێمە هەیە هەزاران نازام شێوان لە کۆمەلگای ئێمە هەیە ئەمە حقەتی مێژووە ئەمە ڕاستی مێژووە بەڕاستی باشە یەکێتی نیشیمانیشی وادارم هەڵوێستی بە عەمەلی هەبێ تەنها بە قسە نە لە نووسینێک و لە بەیاننامەیەکە بە عەمەلی هەڵوێستی لە بەرامبەر بنەماڵەی بازرگانی هەبێ عیب بەڕاستی یەکێتی و گۆڕان وایان کرد بنەماڵەی بازرگانی بێ بە کەڵاگا لە حقەتە ئەوان وایان کرد جارێ داخی ئەو گۆڕانە ڕێیە من هەر بەڕاستی فێم لێ هاتووە داخی یوسف و عەلی و جا عەلی ئەمڕۆ یان سەرۆکی فراکسیۆنەکان پیرەژنیە کە دانیشتووە ئەڵێ نازانم چییە دانیشتون وەڵا وە ڕەوانیە و ئەو حکومەتی ڕەوانیەکە کە خۆتە بە یاساکانی خۆتان کردنیان کاکەجە شەریکن لەگەڵ پارتیا بڵێ من تێناگەم ئەمڕۆ ئەو خەڵکانێک بۆ عەلیان نایە بەشەق بەڕاستی بۆ کەسێ عەقڵی پێ نەشکا بڵێ کا عەلی خۆتە خۆت دەنگی پێیا بە یاسای ترۆر کاکەجە تۆ خۆت هینی کردەوە یاسای 2018 دەنگی پیاد و ئەوە کە لەگەڵ یوسف محەممەد و لەگەڵ ئەمانە کاکە ئەمانە ڕاستین ئەو پەنەی گۆڕان بە ئێمە یاوە عەزیزان بڕواتە نەبێ یەک کەس بە ئێمە نێوە لە مێژووە هیچ کەسێ نەیەکێتی نە حتا پارتیش لە حقیقەتە باشە ئەمە ئەتوار و ئەخلاقی پارتی و بنەماڵەی بازرگانی وازانی ئەمانە بگریتەوە بێت کورە تۆ قنی خۆتی بۆ ناپارێزرێ بنەماڵەی بازرگانی قنی خۆتی بۆ ناپارێزرێ هاتووی ئەڵێ وەڵا سیارەی هاتوو بۆ لای هەولێر 5 کیلۆمەتر نزیک بۆتەوە لە ناوچاوانێ باشە چوار پێنج دەمە قاچانی تەقانووە
ئەمە هەموو ئیشی خۆتە باباش بەخوا بنەماڵی بازانی خۆ ئەو کارێک هەولێریشی کرد باشە خۆ چکە منافقی ئەو ئیشی خۆت ئەو لۆ تاکید ئیشی خۆت ئەو کارە کە دوێنێکرا لە هەولێرە خۆ کردوتە درۆکەیت کەسی کە نێکردو خۆ نەکرد بۆچی بۆ خەڵکی هەولێر ئازای نارە کەسەکەس ئەیدۆزیتەوە کابرا ئیمۆجیەک ئەنێرێ لەیلەکە یان ئەچێ لایشێکەکە تۆشی ئەمە ئەدۆزیتەوە لە هەولێرە ئەیگری خیتە زیندانەوە ئەی چۆن ئەمە نەدۆزیەوە کەمانە هاتوون لە هەولێر ئەو کارە بکەن درۆکەی ڕوو ڕەش بێ مەسعود بازانی ڕوو ڕەش بێ کاک مەسعودی بەڕێز کاک مەسعودی نامحتەرم ڕوو ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە درۆکەی خۆ کردوت تا ئیشی خۆتەوە ئەو ئیشە قۆڕەکانی خۆتانە دایمە خەڵکی ئەو شتانە زان چیتان لە بەردەمایەکەوە بیکەن بەرنامەتان چی بزانە دڵنیان بەرنامەیەکتان هەیە لە پێناوی شتێکەکەن جاریشە لەو ئیسفادانەی کە ئەم بۆ ئەمڕۆ مەسعود بازانی کردی هی تەقینەی ئەو دەمەقاشانەی دوێنێ شەو لە هەولێرە ئەزانی چی بوو بەڕێزە ئەوە بوو کە وەزارەتی وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنی بۆ کرد مەسعود بازانی بوو ئەو هەر ئەو بەسە هەر بۆ ئەو تەقینەوەی کردە بەڕاستی بۆی وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنی بۆ کرد باشە بۆ ئەوەی ئەم قەشەی کە ڕا بە هۆلێر لەگەڵ ئەویش ببینێ بەڕاستی بە بەرنامەکان ئەوە کار لەسەر ئەو مۆزوعانەکەن ئەمانە هەمووی خوارە درۆکە هەمووی درۆکە بەخوا 100 دانە ئەحزابی تۆریستی ئیسلامی بڵێ من کردومە ئەوە هەر بنەماڵی بەزانی کردویان درۆکەیت ئەوەش درۆکن بە پارە پێوتوتە وا بڵێ ئەتان ناسم بنەماڵی بەزانی ئێوە من ئێوە باشە ناسم ئێوە نەسیقەتە من نەمتمانتان ماوە هیچ شتێکتان نەماوە بەڕاستی ئاوا کەس بڕوا بە ئێوە ناکا بنەماڵی بەزانی دڵی خۆشان بەوە خۆش نەکەن بڵێن وڵا کاکە ئێمە خەڵک ئەوواکەین و خەڵک زیندانیەکەین و خەڵک ئەمە لێکەین و خەڵک ئەوە لێکن چیەکەن بیکەن نێتان بە قۆنەرەکان بنەماڵی بەزانی شێ حکمی بە 6 ساڵی کە بە 6 ساڵ بڕۆ 100 کەسی کە بگرە هەمووی حکم بدە چاو دەرهات مهم وەیە تۆ ئایندە نییە مهم وەیە خەڵک تۆی نایە لە حەقەتە بە زەبی چەک و بە زۆر مای لە ڕاستیە بە کۆمەڵە جاشێک و گۆڕان مای لە هەولێرە کەبوون بەپێوتە هاتی ئەو گۆڕانە ئەوەندە شەهامەتی نەبوو لە بەیانی و بەیاننامە دەرکات ئەو ئازایەتی نەبێت داوە شێخ عومەری سەیعەدی نەشی بەو گۆچانە ئەمەنەی گۆچان پێکردی شێتی کەی بەڕاستی باشە بەڵام هیچیشی بەقێ ناڕەحەت نەکرد خۆشەویستان کە عەلی حەمەد مناڵێکی باوەشی ئاوام عەلی حەمەد ساختە چییە کرد باوەشی مناڵەکە و ئەلەسەر بۆی بەداخە ئەوە کاتە بۆ بەداغنەوەی عەلی حەمەد کەوتم دەنگمەدەن بە میاسایە پێم نەوتن هاوارم نەکرد بە جوێنتان پێدا نەموو بابە ئەم یاسایە خەتەرە نەموو کاکە ئەتوانێت بەیانی نووسەرێک ڕۆژنامەسێ بگرێ بەم یاسایە بیا بە دادگا حکمی بدا نەموت هەموو کورد ئەم هاوارەی نەکرد ئەی بۆ کردن بۆ بنەماڵی بازانی خۆلۆ لاوە ڕۆشتووی یاساکە دەرچواندووە پشتیوانی یاساکە کردووە دەنگی پێیاوە یاسای تیرۆر باشە ئێستش کە بە یاساکە کارەکرێ یەک لەگەڵ مەڕەکەی ئاشی هینەکەی شیوەنەکەی ساختەشیانە هەی درۆزنانە بەڕاستی خەزاڵەتی نابن ناکەشن ئێوە وەزان ئارام مەحموود بیرێشێتەوە شتانە ئەگەر کورد بیری دوێنەی نەماوە ئارام مەحموود بیرێتی ئەو برینانم ئەزانی کاتی خۆی بۆیە هاوار مەکرد بۆیە ئەموو عەلی حەمەد ساڵح و یوسف محەممەدی سەر سوال کرد دەنگمێن بە یاسای ترۆر باشە دەنگی پێمەدەن باشە ئێوە بەهارتان بردبوو ئەدوو ئەدوو بەرمیلە پێی گرتووە بەهارتان بردبوو هەمووتان دەنگتاندا بە یاسا قۆڕە یاسای ترۆر ئێستا دانیشتوی قسەی قۆڕم بۆکەن بزوتەوەی گۆڕن تەنان شەهامەتیشتان نییە ئێستا هەڵوێستان هەبێت دژی ئەو کوڕانە چونکە هەموو کورد دەزانێت کاکە ئەو کوڕانە پەیوەندیان بە ترۆر و بە جاسوسی بەمانەوە نییە چونکە عەزیزان هەر حکومە 6 ساڵێکە بۆ خۆی دیارە چونکە لە ئاسی دنیاە جاسوس و خەڵکی ترۆریست و تەقینەوە 6 ساڵ حکم نادرێت بەڵکو موعەبەد حکمە درێ 20 ساڵ حکمە درێ بەڕاستی هەر کەواتە بنەماڵەی بازانی هەر درۆکە کە لە 6 ساڵ چۆن جاسوس 6 ساڵ حکمە درێ شتیوان نییە چۆن کەسێ تەقینەوە کات و ترۆر کات و ئەوە بکە ئەوە 6 ساڵ حکمە درێ درۆکە کەواتە هەر ئەمە یعنی درۆکردن بەڕاستی هەر ئەمە یعنی ساختەکاری درۆ بۆ چیەکەن ئێوە یعنی بنەماڵەی بازانی بە هەموو عەقڵی خۆتەوە باوکی تۆ مەسعود بازانی چی نەکرد باوکە چی نەکرد باوکی تۆ چی نەکرد لە مێژووی ئەمەیە دکتۆر شڤانەکانی ترۆر کرد لە بادینانە کوردی باکوور بەدەیان کەسی ترۆر کە ڕۆژهەڵاتی بە مێرگە سووریەکانی قەت و عام کرد هەرچی خەڵکە کوشتی نەتیجەکەی چی بوو بەچی نەتیجەکەی بردار بووە لە ئەمریکا
هێنیان بۆ بۆشنۆ لەوێ ناشتێن نتیجەکەی بوو بەچی کاک ئەو پارێشی کە دزی لە 75 خۆشی نەیخۆن بەڕاستی خوا تووشی سەڵاتانی کردو لە 79 مردار بوو وەکو مشی مەسلح تا ئەمە لەم سەڵات سەیکە مەسعود بەرزانی ئێوە چۆن سووک بوون خۆ ببینە سەیکە سەری ئارام محمەدکە چۆن سوکایتان پێەکە چونکە خۆتان سووک بوون لە حەقیقەتە چونکە ئەوە دیکتاتۆر و فاشستن سەری ئارام محمەد چیتان پێڵێ لە هەموو کوردە سەیکە چۆن ڕسواتانەکە ئامگری ئام کوژی چیەکی بڕۆ بیکە هەتا ئەو ڕۆژی ئارام محمەد هەر ئەوە ڕسواتانەکە باشە بڕۆ ئێوەش هەر بکوژن هەر ئیعدامکەن هەر ترۆرمانکەن هەر بانخەنە زیندانەوە هەر حەسەکە بتڵ بڕە هەموو هەر کەسێکێکی مشکلی خۆت مهمە ئێمە ئاوا ئەبین بەڕاستی بەخوا بەیانی ئەو ئارام محمەد بکوژە سەیکە پیا بێ خێرا هەر دوای سەیکە پیا بێت باباش ئەو ڕاستی بزانین بە حیاتی هیچ دیکتاتۆرێ لە هەزاران ساڵی ڕابردووە هیچ دیکتاتۆرێک نەیتوانیوە بە کوشت و بڕ بە زیندان بە ترۆر بە سەرکوت دێژە بە حکمی خۆی بدە ممکن نییە بەڕاستی ئەمانە هەمووی لە مێژووە ئەنووسێ مەسعود بارزانی ئەو دەم و چاوە چەند کونیتیایە ئەڵەی تێکڕەشوتی و مریشک دەنووشیریاوە چەند کونیتیایە 100 ئەوەندە تۆ ڕەشیتەیە ڕەشی خیانەت مەسعود بارزانی باشە جا طبعا هەموو پارتیەکانی دەوروبەرتان ئەوانەی کە جاشتان پارتە شەریفەکان مەزانن پارتی خەڵکی شەریفیشەیە ئەوانە ناڵێن بەڕاستی بەڵام پارتی بێشەرەفەکانی بنەماڵەی بارزانی ئەبێ ئەوە بزانن کە ئاواتان لێکەین ئێمە جا ئێوەش هەر تەون ئەوە بکەن ئێوەش هەر بمانکردن ئێوەش هەر حکمان بدەن باشە چونکە بە پێی هەچی یاسەیە کاکە من بیانی لە هۆڵندایە چوار جوێنی ئەخلاقی بە مەلیکی ئەم وڵاتاتە بە مەلیکەکەمان چوار جوێنیان بەخۆی ئەم بەژنەکەی بە پێی یاسا یە حکومەدا کەم کابێ جوێنیەوە غەرامەکەی ئەوەیە یا ئەوە چوارڕۆسنی هەر باشە تۆ چۆن کابرا دانیشێ نووسینێک ئەنووسێ تۆ لە خۆڵی ئەمە ترۆریست و ئەمە جاسوسی چیە مەسعود بارزانی ها مەسعود بارزانی شێروان شێوانی جاسوسە ها مەسعود بارزانی ئەگەر لەسەر جاسوسی خەڵک بگیرێ تۆ ئەبێ یەکەم کەس بگیرێ لەسەر جاسوسی ئەبێ باوک لەسەر جاسوسی 70 دادگای کرێ ئەبێ باپیرە مەلام سەفا 70 دادگای کرێ لەسەر جاسوسی کردن جا دەوڵەت ماوە ئێوە جاسوسیان بۆ نەکردوێ کاکە دەوڵەت ماوە ئێوە خۆتان پێ نەفرۆشتی بێ کورد ماوە ئێوە خەنجەتان لە پشۆڵێ نەدابێ بنەماڵی بارزانی داواکارم لە خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم بنەماڵە سەر شۆڕایە بێنەدا هیوادارم خەڵکی کوردستان نەترسێ لەمانە کاکە ئینسان یەکەڕەت ئەمرێ یەکەڕەت ئینسان حیفە هەموو ڕۆژێ 100 جار بمرێ بەڕاستی واللهی ئەوەی ئەو مناڵە ئەمڕۆ لەو هەولێرەیە ئەگریا کە ئەم قسە توندانەی کە ئێستا من کردم بەرهەمی فرمێسکی ئەو مناڵەیە بە ناموسم شەرمەزاریە بۆ تاک بەتاچی کورد باشە لە تەیۆڵە و بیارە و پێنجێنەوە حتا ئەگاتە زاخۆستنوری مووس و ئالەم بابەتانم شەرمەزاریە کە ئەو مناڵە ئاوا ئەگری ئێوە هەڵوێستان نیە بەڕاستی عیبە بەڕاستی شەرمە لە حەقیقەت خەڵکی کوردستان خەڵکانی ئەوروپانشی بەڕاستی خەجاڵەتیە کە ئێوە قسە ناکەن باشە بنەماڵەی بارزانی هەساوە لە چیای گاراپەکە جێشی تورکیا هاتووە لەگەڵ پارتیاشە لە چیای گاراکە کەچی ئەم بنەماڵەی بارزانیە 6 دانە هینیان گرتووە لەمە ئەمە ورچە نازانم چییە ئەمە بەراز 6 بەرازیان هێناوە ئەم GPS چێکیان کردووە نردویانە بۆ جاستیکردن بۆ ناوپەکەکە بەڕاست بەڕەڵاکی بۆ ئەو مۆزوعانە خۆشویستان هەتا ئێستا 3 بەرازیان کوژە لایەن پەکەوە سییانیان ماوە لەوانەیە کە ئەو شتیان پێوە کردووە ئەمە بنەماڵی بارزانیە کاکە ئەمە بنەماڵی بارزانیە واللهی باوکم واللهی عەزیزان و خۆشەویستان بەناموسم من برادری بۆ نووسیوم ئەڵێ کەر و ئەلبەتە باوکم بەناموسم کەر لە مەسعود بارزانی زۆر محتەرم عاقڵە بۆچی سوکاتی بە کەرەکەی کاکەشە کەر لە کۆمەڵگای ئێمەیە هەچی زەحمەتەیە کێشاوێتی حیفە ئێستا من بە مەسعود بارزانی بڵێم کەر بەڕاستی لە سوکاتی بەکەر ناکەم خۆشەویستان بەڕاستی من سوکاتی بەکەر ناکەم کەر محتەرەمە کەر عاقڵە کەر سەنگینە کەر کارەکە کەر زەحمەتە کێشێ باشە چۆن مشتی واکەم کاکەشە مشتی وا ناکەم قەت بێڕێزی بەڕاستی بەکەر و بەگوێدوشن ناکەم لە حەقەتە من چۆن دانیشم ئەما ناخەمە ڕێزی مەسعود و مەسرور و ئەلەم بابەتانەوە نایخەم شتی وا باشە جا مەسعود بارزانی بنەماڵەکەی بەدڵتان بۆ قسەکانی ئەمشەوم قسەکان شەوم خۆش بوو بۆتان خۆ چاک ڕەسوامکردن دە بە چاوی 8,000 کەسە 8,000 کۆمپیوتەر دڵنیان هەتا بەیانشە 200,000 کەس خۆ ڕەسوامکردن جا ئێوە بۆ خۆت هەر حکم بن بەڕاستی بڕۆ بزانم چیتان پێکرێت کاکە بزانم چیتان پێکرێت بڕۆن بیکە هەر لە ساڵی 91ەوە ئەوە باسی پێشووی مەلام سەفا ناکەم لە ساڵی 91ەوە بەس خەریکی کورد کوشتن باس خەریکی ژن کوشتن بەس خەریکی مناڵ کوشتن ئێوە پیشە ئێوە هەرەوەیە
چیتان نەکرد کاکە لە زیندانی ئاکرەیە سەلام ئەگرێ ئەچن ئەی سوایە بنێەوە بنەماڵی بازانی ئەچن سوایە بن بنەماڵی بازانی سەی ئەخلاقا سەی ئەو بێشەرەفی بنەماڵی بازانی کە زیندانی پیاو لە لای بنەماڵی بازانی زیندانە کەچی ئەچن سوایە بن ئەوە ئەخلاقی بنەماڵی بازانیە باشە ئەمە ئەخلاقی سیاسی کۆمەتی بنەماڵی بازانی خۆشەویستە باشە زەلام بووە بەسەر خۆشی قسەی بە مەلام سەفاوتووە بردویانە براکەی بۆی ژێڕامەوە خۆشەویستان لە هەولێر بردویانە بۆ پاراستن چون دوور لە ڕووی ئێوە پیسایی ئینسانن هێناوە و توانە جوێنی بە مەلام سەفایەوە ئاساییە کێشەمان لەگەڵ جوێنەکەتان نیە بەڕاستی نەسجن دەکەین نەلێ دەین نەهیچ تەنها ئەم پیساییە بخۆتەوە پیسایەکان پێ خواردووە بنەماڵی بازانی والله بەعس ئەوەی نەکردووە بەخوا جمهوری ئیسلامی ئەوە ناکە والله تورک ئەوە ناکە خۆشەویستان بەخوا بەعس ئەمەی نەکردووە بەس بنەماڵی بازانی ئەیکا بنەماڵی بازانی ئابڕوویان نییە خۆشەویستان ئەم بنەماڵەیە خەتەرن ئەم بنەماڵەیە سەرەتان ئەم بنەماڵەیە ئایدزن ڕۆژە من ئەمرم بەڵام بیری ئەم قسەی نەکەنەوە خۆشەویستان ئەم بنەماڵەیە ساڵتان خۆشەویستان هەمووتان دژیان ڕابوەسن کاکە بابتان کردن کاکە بابمان کوژن کاکە هەمووتان قسە بکەن هەمووتان جوێنیان بنێ تفیان لێکەن سوکایەتیان پێ بکەن بێحرمەتیان پێ بکەن کەرامەتیان بشکێنن ئابڕوویان برن هەر کەسی ڕێزی بنەماڵەی بازانی کرد ئەویش تفی لێکەن هەن نووسەرێوتی بەڕێزەوە قسە بکە بۆ بنەماڵەی بازانی سەڵت بکەنە ناوچاوانی ئەوە خۆفرۆش و خائینە هەر کەسێوتی ڕێزی مەسعود بازانی بگرا هەزار نەحلەتی لێ بکەن ئەوە خۆفرۆش و خائینە چونکە ناکرێ ئینسان ڕێزی خائین گرێ ناکرێ ڕێزی دیکتاتۆر بچیدێت ناکرێ ڕێز هەر یەک ڕێزە لە یەک کاتە ناکرێ ڕێزی پیاکی محتەرەم بگریت و ڕێزی پیاکی نامحتەرەمیش بگریت شتیوان نییە لە دنیا نییە شتیوا کاکە نییە و تەواو نایخوا ئەوە لە حقیقەت من قسەی خۆم کرد ئەمشەو هەر ئەو قسانەی من بەسە بۆ بنەماڵی بازانی ئەگەر ئەو نەحەیان مابێت سەد بارە دووبارەیەکەم بۆ بنەماڵی بازانی منەتی بە قۆنەرەکانی هەموو کورد مەسعود و مەسعود چی ئەەکەم بۆ بیکە بڕۆ حەزەکەی هەموو هەولێر بگرە هەموو بادنان بگرە بڕۆ هەچی کێ ئەگری بیگرە هەمووشی حکم بدە باشە بەیانی ئارام محەممەد ترۆرکەن ئارام محەممەد کوژن ئێوە هەر ڕسوا بن هەر ڕسوا بن بەڕاستی ئێوە هەر ڕسوا و تڕۆ بن والله مەسعود بازانی نرخی ئەم چڵە پوشەکەی نییە مەسعود بازانی ئەمە بەدەستەوە وینی دانە هیدان نرخی ئەوە نییە قەسەم بەخوا نەخۆت و نەباوکیش جاسەیری کە چۆن خوا سوچی کردون نەڵێ ئارام محەممەد دەمی وایە و عیبە و ئالەم بابەتانە و خچ ئالەم قسە قۆرانە ئەمانە بۆ من نەکەن مەسعود بازانی بنەماڵی بازانی خۆتان سوکن بۆیە واتان پێڵێن خۆتان پیاوکوشن بۆیە پێتان ئاڵێن خۆتان دزن بۆیە پێتان ئاڵێن خۆتان بێ حرمەتن بۆیە واتان پێەکەن بەڕاستی چیش کام کوتێش بەزە بڕۆن بیگن بەڕاستی تەواو وامەکەن باواتان پێ نەڵێ بە ئەدەب بن با بەرامبەرتان بە ئەدەب بین بەڕێز بن با بەرامبەرتان بەڕێز بین من ناتوانم مناڵە ببینم لە هەولێرا شیوەن کا بۆ باوکی بەڵام بێم لێرەوە دابنیشم بڵێم کاک مەسعودی بەڕێز و کاک مەسعودی بەڕێز و تخوا ئەوە کۆرە ئەگەر ئەو قسەیە بکەم ئەزانی چۆنە ڕێک نییە وە شەق لە خۆم هەڵێم با باش بزانیت ئەگەر ئەو شتە بکەم تا من ئیتر کاتان ناگرم